ئەم بەرنامەیە بە سپۆنسەری کۆمپانیای دارولمولکی بابان. This is NRT Daily News Analysis. سڵاوتانە بێ بەڕێزان، کارزان عوسمانم لە ستودیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵتانم بۆ تاوتوێکردنی پرسێکی گرنگی ڕۆژ. کێشە ناوخۆیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا بۆتە باس و خواسی میدیایی گەرم لە هەرێمی کوردستاندا. بەڕێزانم شەو تاوتوێی کێشە ناوخۆیەکانی یەکێتی دەکەین، هەروەها ڕای یەکێتی وەردەگرین لەسەر کۆی پرسەکان کە ئێستا لە هەرێمی کوردستاندا پرسی گەرمن بۆ میدیای هەرێمی کوردستان و بە هەروەها بۆ ڕای گشتی هەرێمی کوردستانیش. دیارە بە میوانداری لەتیف شێخ عومەر، بەرپرسی مەڵبەندی یەکی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک لەتیف زۆر بەخێر بێ. بەڕێزان، ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پەیجی NRT پرسیارەکانتان بە کۆمنت بۆ میوانەکەم بنێرن. کاک لەتیف، لە پاش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان، هەروەها لە پاش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق، دەمەوێت بزانم دۆخی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆنە؟ ئێوە خۆتان هەموو زانن دۆخی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا لە ئەتوانم بڵێم لە 10 ساڵ 15 ساڵی پێشوە لە هەموو دۆخێک باشترە لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی جەماوەریەوە و هەوڵی ژێات ئەم سەرکەوتنە گەورە سیاسی و جەماوەریە ئیسیسمارکە بۆ چاکردنی وەزعی بارودۆخی ناوخۆی خۆی. باشە، بەڵام بە پێچەوانەی ئەم ڕای تۆوە زۆر باز لەوە دەکرێت کە هیچ کاتێک بەقەد ئێستا دۆخی یەکێتی نیشتیمانی کوردستان خراب نییە، بە تایبەت لەسەر کێشە ناوخۆیەکانی خۆی. ئەو بە تایبەتەی زیاد بوو لە هەموو وەختێک باشترینەوە، هەموو کەس ئەزانێ مەقیاسەکان دیارن لە ڕووی سیاسیەوە. ئەو مواقفە سیاسیانی ئێمان هەممان بوو لەسەر ئاستی کوردستانی گەورە ڕاز دەرچوو بۆ پەیوەند کێشەی پەیوەند بە هەرێم و عێراقەوە. ئەو تیر و تەرحانی ئێمە هەمان بوو هەمووی ڕاز دەرچوو و ئەو هەڵاوگرەی لەسەری دروزە بۆ وەختی خۆی هەمووی دەرکەوت کە دروشم بازیە و ئەوەی یەکێتی وتی ڕاز دەرچوو. و لە ڕووی عسکەری شەوە خۆتان نەزانی سەیەکێتی پایەکی گەورەی پاراستنی کوردستانە و لەو حکوومەتەیە ئەو بەشدارە بەشێکی زۆر لەو مقاومەتی کاکرێ هێزێکە لانی کەم هێزی یەکێتی بۆ یەکێتی ئێستا سەرکردایەتێکا و زۆربەی زۆری سەرکردەکانی یەکێتی و فرمەندەکانی یەکێتی و ڕابەرەکانی یەکێتی لە ڕیزی پێشەوەی دیفاعکردن لە کوردستانە و ئەو سەرکەوتنانە بەشی گەورەی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە گەڕێتەوە. ئەوە شتە باشەکانە. شتە خراپەکە ئەوەیە کە ئێمە ژۆکو هەموو حیزبەکانی کە موشیلەمان هەیە، بەڵام ئەگەر توێ باسی ئەمە بکەین ئەبێ ڕێمبەی کە بەدڵنیایەوە پرسیاری خۆمەکەم و ڕێگەی تۆژێم کە وەڵام بیتەوە. بەڵام یەکەم شت ئەوەیە کە ئێمە موشیلەمان هەیە وەکو هەموو حیزبەکانی کە موشیلەیان هەیە. فەرقی ئێمە ئەوانەوەیە ئێمە موشیلەکانمان لە بەردەمی خەڵکایە و خەڵکمان کردو بە جوزێ لە موشیلەکانی خۆمان بۆ چارەسەرکردنی بۆ ئاگاداربوونیش لێی و ئەمە بەدەست خۆمان بوو بیا بەدەست خۆمانەوە یا بەشێک بوو بێت لە تەبع و تاریخی یەکێتی وهاتووە. شتێک شاراوە نیە، شتێکی یەکێتی شاراوە نیە لە خەڵکی کوردستان. یعنی لایەنەکانی دیکەش هەمان کێشەیان هەیە، بەڵام دەیشارنەوە نیشانینیان بۆ خەڵک و بۆ میدیا. پێم وایە بیشارنەوە یانی شارنەوە خەڵک ئاگادار نییە. من نامەوێت کەس ئیتیهام بکەم، بەڵام بەڵێم هەموو لایەنەکانی کە موشیلیان هەیە هەچ کەس بەقەت خۆی ڕەنگە خەڵگە بێت ئێمە زیاتریشی هەبێ، بەڵام ڕەن بێت تەبعی حیزبەکەی ئەوانەوە بێ کە لە چوارچێوەی سیاجەکەی خۆیانە بیپارێزن و تا بتوانن نەیخەنە دەرەوە. بۆ ئێمەوان نییە، بۆ ئێمە موشیلەکانی ئێمە کێشەکانی ئێمە هەموو خەڵکی زانێ و ڕەنگە ئەمە جانبی باشی هەبێ و جانبی خراپیشی هەبێ. ئێستا ئیتر لەوە دەرچوە جانبی خراپی هەبێ، خەڵک لە کێشەکانی ئێمە ئاگادارە. ڕەنگە ئەوەی کە جەنابەت ئێستا دانیشتووی و منە دوێنی وەکو کادرێکی یەکێتی دەربارەی کێشەکانی یەکێتی و منی جواب دێمەوە بەشی لەم حەقیقەتە بێ. سێم شتەوەی ئێمە پێویستمان بۆیە چارەسەریم کێشانە بکەین. باشە، پێشەوەی بچینە سەر چارەسەرەکە باست لەوە کرد کە هەندێک حیزب هەیە ڕەنگە زیاتر بێ کێشەکانی لە ئێوە. حەزەکەم بە دیاریکراوی پێم بڵێن بەس چ لایەنێکە، یعنی چ لایەنێکە کە کێشەی هەیە بەڵام نایەوێت وەکو یەکێتی ئەرزی بکاو نیشانی با بۆ میدیا بۆ ڕایگرتنی. پارتی کێشەی ناوخۆی هەیە، یەکگرتووی ئیسلامی کێشەی ناوخۆی هەیە، گۆڕان کێشەی گەورەی ناوخۆی بەڵام بۆ خۆیان واناڵێن. یعنی قەت لە زاری بەرپرسێکیانەوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا هەر لە NRT محمود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان
قسەی لەسەر کێشەکانی ناوەکێتی نیشتیمانی کوردستان کرد بەڵام نە لە بزوتنەوەی گۆڕان نە لە پارتی دموکراتی کوردستان بە وازەحی ئەمە نەوتراوە ینی بەرپرسێکی پارتیم قسەی نەکردووە ئەوەی کە خۆت باسی خۆ دەکەی شەرنی هەموو حقیقەتەکە بێ ئێمەش ئەتوانین بڵین کێشەمانی لە وەختێکا کێشەی گەورەمانەیە ڕەنگە خەڵکی وامانە بێستش بڵێ باین کە بڵێ کێشەمان نییە بەڵام حقیقەتەکەوەی کە کێشەمان هەیە بەڵام لەگەڵەوەشە ئیرادەیەکی گەورە هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکە هەرچ کەسێک لە ناوی چێتیە باز لە کێشاکە یا لە دەرەوەی چێتی باز لە کێشاکە دۆز بێ نەیار بێ ئەبێ بزانێت لە پاڵیشە ئیرادەیەکی حەقیقی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکە و هەوڵێکی بەردەوام هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان لەوەی ئێمە کێشەکانمان هەمیشە لە چارەسەرکردنی یەکێتی بە قوتر کردووە و زعیفی نەکردووە و ڕەنگە تاریخی یەکێتی تاریخی ناوخۆی یەکێتی ئەگەر بینوسیت و تاریخی کێشە و ململانیە بووە لەگەڵەوە شایەتی هەموو جارێ بەهێز و لی دەرچووە هیچ وەختی ئێمە ئەو کادری شێتی لەو کێشانە نەترساوین من نمونەیەکت بۆێنمەوە لە انتخاباتی سی چوارە و پێش انتخاباتەکە گەورەترین کێشەمان هەبوو تاکو زۆر لە دۆستەکانمان و زۆر لە کادرەکانمان و هەندێکی لە سەرکردەکانمان پیان وابوو بەو شێوەیە داخلی انتخابات بین محقق لە 21 خراپترمان بەسەریە بەڵام ئێمە ئامانزانی ئێمە وەکو کادرەکانی یەکێتی ئەمانزانی ئێمە حیزبێکین لەگەڵ کێشەیە 25مان نەرم کردووە و ئەتوانین خەریکی کێشەکانیشمان بین بۆ چارەسەرکردنی و خەریکی مەسەلە گشتەکانیش بین لەبەرەوە چوینە هەڵبژاردنەوە و لە وەختەیە دروشمێکمان هەڵگرت وتمان لەم هەڵبژاردنە هەموو هیمەتەکان کۆکەینەوە بە ڕووسوری لی دەرەچین ئەوسا تەفەڕۆکەکەین بۆ چارەسەرکردنی کێشەکانمان هەرواشمان کرد لە انتخاباتە بەعکسی هەموو تەوەقعاتەکانەوە بە ڕووسوری و بە سەرکەوتووی و یەکەم دەنگمان هێنا لە ئاستی کوردستانە و لە هەموو شوێنی خوشبنیشیەم کوردستانەیە دەنگەکانمان بە ڕادێکی بەرچاو برز بۆ لەگەڵەوە کێشەی گەورەی ناوخۆیمان هەبوو بەڵام وترا بەشێکی زۆری ئەو دەنگانە یانێ ئێمە قسێکی زۆر بوو لە سەران کە دەنگی خۆتان نەبوون ئەمانە دەنگی دروستکرا و تەزویر بوون بە تایبەت بۆ دەڤەری سلێمانی ئەو قسەیە بێمەعناکەوێتەوە و هیچ نرخێک و ئەرزشێکی نامێنێ لە وەختێکا کە کۆمیسیۆنێک هەیە ئەو کۆمیسیۆنە ئەبێ دادوەری بکە لەوەیە و محکمەیەکیشێ ئەو محکمەیە ئەبێ دادوەری بکە باقیکە قسەی دۆڕاوە باشە سەبارەت بە کێشەکانانی باس لەوە کرد کە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان 25تان نەرم کردو لەگەڵ کێشەکانە بەڵام ئێستا کێشەکان ئەوەی کە دەبینرێ ینی لە زاری بەرپرسانی خۆتانەوە باڵای بەرزترە لە جاران ینی بۆ نمونە حەز دەکەم ڕات بزانم لەسەر قسەکانی محمود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە بەرنامەی بەڕاشکاوی کەناڵی NRTدا کردی ئەمە ئەوەمان پێناڵێت کە کێشەکانی یەکێتی گەیشتونەتە شوێنێک کە زۆر گەورن ڕەنگە چارەسەرکردنیان هێندە ئاسان نەبێ وەکو تۆ باسی لێوە دەکەی بەس لەگەڵەوە بەشەیە لەگەڵتام کە ئاسان نییە بەڵام چارەسەرەکرێ و ئێمە لە پرۆسی چارەسەرکردنیان و ڕۆژانە ئەمیچێتیە خەریکە هەنگاو بنێ بەرەو ئەوە وەکو بزانی بێتت ئەکیت ئەزانی مادە متەڵعی یەکێتی وەکو هەنگاوی سەرەتایی بۆ چارەسەرکردنی کێشەکان لیژنەی دروست کردووە لەسەر مەسەلە گرنگەکانی ناویەکێتی و ئەوانەی قسەی لەسەرەوە ئەوانەی قسەی جیاوازی لەسرە و ئێستا خەریکی ئەوەی ئەو لیژنانە خەریکی شوکارەکانی خۆیەتی چەند لیژنێکی دروست کرد و ئەشزان چی ینی پێم وایە ئەوەی بزانم کە لیژنەی پەیوەندیەکان راپۆرتی خۆی ئامادەکرد و مەکتەبی سیاسی لیژنەی ئەعلام راپۆرتی خۆی ئامادەکرد و مەکتەبی سیاسی لیژنەی کە منیش ئەندامتیای ئاڵوگۆڕی پێڵێن ئەو لیژنەیە چەند کۆبوونەوەکمان کردووە و سبێنیش کۆبوونەوەکمان هەیە و چەند مەبادی ئەکمان داڕشتووە تاکو لەسەر ئەو ساسە بگەینە نەتیجە و پێش وای لیژنەکانی کەش بە هەمان نەتیجە تەنها بە تاوابوونی کاری لیژنەکان راپۆرتی خۆیانە خەنە بەردەی مەکتەبی سیاسی و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی دانیشێ بۆ ئەوەی کە لێ بکۆڵێتەوە و دەست بکە بە چارەسەری مەیدانی و عملی کێشەکان باش باس لەوە کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە پێشووترەوە ینی هەمیشە کێشەی ناوخۆیی هەبوو بیرروڕای جیاوازی هەبوو بەڵام دەمەوێت تۆ بەڕاشکاوانە پێم بڵێ ئەو کێشانەی ئێستای ناوێکێتی یاخود کێشەکانی پێشووتری ناوێکێتی لەگەڵ کێشەکانی پاش غایبوونی جەلال تاڵەبانی بۆ ماوەیەکی زۆر لە ناوێکێتی نیشتیمانی کوردستاندا وەکو یەکن نا بەتاکید وەکو یەکنین کێشەمان تێپەڕان و کێشەی تازەمان هاتە ناوە خۆت باشە دووت غیابی جەناوی مام جەلال نەوەک بۆ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی بۆ عێراق موشیلەی گەورەی دروست کردووە بۆ کوردستان موشیلی گەورەی دروست کردووە ئەکی دەبێ تەوەقع بکەی بۆ یەکێتێکی خۆشی موشیلە دروستەکە
ئێمە یەکێتەکان و کادرەکانی یەکێتی ڕاهاتبووین لەسەرەوەی لە هەر شوێنێکا کێشەکان ئەگەیشتە ئاستی پچڕان و ئاستی لێکترازان ئەمان و مامجەلالێکمان هەیە بە چەند کۆبوونەیە گومان چارەسەرەکە بە حکمەتەکەی خۆی ئێستا کە ئەو لێرە نیە ئەکیت وا بە ئاسانی بۆمان چارەسەر ناکرێت کەسی بەڵام ژنێ جێگەی بگرێتەوە بۆ معنای کەس نییە جێگەی بگرێتەوە کادری زۆر هەیە هەوڵی ئەووادا کە بەشێک لە سیاستەکانی مامجال پێی ڕۆبکە بۆی لی فێر بووە بەس کەسێک بتوانێت هەموو ئەو حکمەتی مامجال لە خۆیان کۆکاتەوە هەموو ئەو تەجروبەی مامجال لە خۆیان کۆکاتەوە و هەموو ئەو وردبینیە سیاسی مامجال لە خۆیان کۆ بکاتەوە و میهرەبانیە لە خۆیان کۆ بکاتەوە زەحمەت باشە تۆ توانی پێم بڵێ وەکو بەرپرسی ماڵبەند یعنی ڕای تۆم دەوێت کێیە کە دوای یاخود دەتوانێت وەکو جەلال تاڵەبانی سەرپەرشتی یەکێتی بکە یعنی کێتی بەڕێوە بەرێ پێم وایە گەڕان بە دوای ئەوەی کە مامجەلال بکەین بە پێوەرێک وەیچێک بدۆزینەوە بە قدرەتی مامجال و توانای مامجال و امکانەتی مامجەلال ئەوە نەکەین باشەیەکێتی ئەو ڕێگەی نەگرین چکەمان نادۆزرێتەوە ئەبێ واقعی بیر بکەینەوە کە طریقەیەک بدۆزینەوە کە لە غیابی جنابی مامجەلالە ئیشەڵا بە سەلامەتی ئەگەڕێتەوە خۆناغشتی ئەپەڕێنین طریقەیە بدۆزینەوە بۆ ئیدارەیانی یەکێتی لەمەی ئێستا باشتر باشە دەمە بزانام لە ئێستادا چێ جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە کاکۆسە جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەی دکتۆر بەرهەم کاک دکتۆر بەرهەم هەرچی وەختێک بێ ئەو جێگرە بەزە خۆی کەس بە غێری ئەو نەیوتۆ جێگر نییە خۆی لە قۆناغێکا بە ئێمە وتیم جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان نیم باشە ئەوەی کە باست کرد ڕەنگە ئەستەم بێ یاخود قورس بێ و باش نییە گەر بە دوای کەسێکدا بگەڕین کە بتوانێت وەکو مامجەلال سەرپەرشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بکات ئەمە ململانی نێوان باڵەکانە کە ناهێڵڕێت کەسێک بتوانێت ئەم ڕۆڵە ببینێ یان بۆ خۆی دۆزینەوەی شخصێکی ئاوها لە ناوێکێتیدا قورس و ئەستەمە خۆی ڕەنگە بیرکردنەوە لەوەی کە دوای نەخۆشکەوتنەکەی مامجال بە طریقەیەکی ئیدارە بینەوە لە غیابی ئەوە خۆی پێویستی بەوە بێکە کۆدەنیشی لەسەر بێ ڕەنگە ئەمە خۆی مۆزوعشی ئەمەگە گەورە بێ ڕێی جیاوازی لەسەر بێ و هەرواشە ڕێی جیاوازی لەسرە ئیداری بین بە قیادەیەکی جەماعی ئیداری بین بە مناوەبە ئیداری بین بە شخصێک کە دەوری مدیر بینێ ئەمە مۆزوعێکە ئەمەگە گەورەیە کە قابلی ئەوەی ڕێی جیاوازی لەسەر بێ و هەندێک ململانیشی لێ بکوێتەوە بەڵام ئەخیران مادەم هەمومان بەڕاجیاوازەکانەوە ئەمانەوە یەکێتی بین و یەکێتیمان لا گەورەترە ئەگەین نەتیجە بە دڵنیایی و گەین نەتیجە بەڵێ باشە کە پرسیاری ئەوم کرد چێ جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە وتت کۆسرەت ڕەسوڵ لە ئێستادا جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام دەوترێت کە ئێستا تەواوی دەسەڵاتەکان لە ناوێکێتیدا لە لای هێرۆ ئیبراهیم ئەحمەدە دەمەوێت لە زاری تۆ بزانم دەسەڵاتەکان لای هێرۆ ئیبراهیم ئەحمەدە یان کۆسر ڕەسوڵە خاوەن قەرارە لە غیابی تاڵەبانیدا دیارە من بەدڵنیایەوە بۆ سوالەکانی کێشتەوە ئەگەر توێ بچمە وردەکاری کێشەیەکەوە کە خۆی ئێستا لەسەر مێزی تاوتوێکردنەوە قسەی لەسەرەوە قسەکانی من بێت بەشێ لە تاقیدکردنی ئەو کێشەیە نەوەک چارەسەرکردنی من ناچمە ئەو وەڵامانەوە لەبەرەوەی من وایە بینم هەمومانەوە کادری یەکێتی و دۆستەکانی یەکێتی و چاوەڕێوەژەکەم لە خەڵکیش لە میدیاش لە سۆشیال میدیاش تا ئەو شوێنی یەکێتی ئەبینن بەهێزێک کە دیفاع لە هەموو خەڵکی کوردستانەکە و ئێستا لە بەرەکانی پێشەوە دیفاعی لەکە و زەعیفبوونی یەکێتی لە قانزاجی کەس نییە لە هاوڵاتێکی ئاسایی و تاکو و میدیاکان تا دەوڵەوانکان تا ساحب مەسلحەتەکان تا حیزبەکانی تریش چونکە ڕوخانی ئەو بەرەیە ڕوخانی هەمومانە و لە قانزاجی کەس نییە یەکێتی زەعیفێ من چاوەڕوانێوم لێمە کە قسەیە بکەم کە یەکێتی زەری لێ بکە و ئەو چارەسەری ئێستا بەڕێوەیە یارمەتی ئەو چارەسەری ئێستا بەڕێوەیە یەکێتی زەری پرسیاری خۆم هەیە و زۆر بەرپرسی ماڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی دەمەوێت وەڵامی خۆم دەستکەوێت بەڵام ئەم بابەتە ینی بابەتی گەرمی میدیاییە و نازانم بۆچی پێ وایە کە بەزەر و بە زیانەکەوێتەوە بۆ یەکێتی ئەگەر وەڵامەکەی وەربگرمەوە ینی ئەمە قسەی من نییە و پرسیاری من نییە بەتەنیا و بەشێکی زۆر لەو کۆمنتانی کە هاتووشن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەمان پرسیارن بۆ تۆ یعنی قسەکە ئەوەیە کە دەوترێت ئەگەر کۆسەر ڕەسوڵ جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە دەبێت دەسەڵاتەکان لای ئەو بێوانە بەڵام زەوئێکی میدیای ڕووناکیێکی زۆر کراوەتە سەر ئەوەی کە لە ئێستادا دەسەڵاتەکان
بەتەنیا لە لای هێرۆ ئیبراهیم ئەحمەدە دەمێ بزانم وایە یان نا من نامێ تەنیا جوابانەوەی ئەو سوالە ئەم خاتە تەرەفی لە تەرەفەکانەوە کە لێرە من نامەوێت هیچ طرف بم یا هیچ نەبێت لە بەردەمی ئێوە یا طرف بم لە بەردەمی حیزبەکەی خۆمان ڕم بێت لە ئەکید طرفوارم لە ناو کۆبنەوەکانی خۆمانە هیچ نەبێت لە بەردەمی ئێوە نامەوێت طرف دایناتوی وەڵامی ئەو پرسیارە ئەکید ئەوانەش و کە و سوالانش کە ئەم خاتەوە موقعەوە بەڵام ئەم ڕای جیاوازی لەسرە بۆی خلافەیە ئەکید ڕای جیاوازی لەسرە خەڵکێکی پێی وایە هەموو دەسەڵاتەکان لای مەکتەبی سیاسی نییە خەڵکێک پێی وایە هەموو دەسەڵاتەکان لای مەکتەبی سیاسیە بەس ئەمە تەنیا خراپ تێگەیشتنیەکە لە مەسەلەکان خراپ تێگەیشتنیەکە ئەمە بەشێکە لە کێشە بەس بۆچی خراپ تێگەیشتنە ینی خۆ ئەگەر وانە بۆچی تۆ ئامادەنی وەڵام من بیتوانێت ینی بۆ ئەوەی ئەمە ڕوون بێتەوە بۆ ڕایگەشتی وەکوتم ئەمە هەم پرسیاری خەڵکە هەم پرسیاری میدیایە کە ئەم قسەیە دەکرێت ئەگەر وانە حقیقەتێکەیە کە وەکو تۆڵی حقیقەتەکە وەکو خۆی نەگەیشتووە من دەبێت تۆ وەڵام بیتەوە بەڵام تۆش دەڵی کە من ئامادەنیم وەڵامی و بابەتە بدەم ڕاستە من لەی جوختەکە ئامادە نیم لەبەرەوەی کە بە سەریحی پێم وتم نامێ ببم بە بەشێک لە تعقیدکردنی زیاتری کێشەکانی یەکێتی وەکو خۆتان زانیتان هەموو برادرانەی کە لە میدیاکانەوە قسەیان کرد لە دوای ئەوە ئەو کەشەی کە ناوی چێتیا بوو نائارامتر بوو لەوەی هێور بێتەوە بۆ بە تەجروبە پێمان زانی قسەکردن لە میدیاکانەوە دەربارەی وردەکاری کێشەکانی یەکێتی نامانگەیەتە چارەسەری باشتر ئەوەی ئێمە لە ژوورەکانی خۆمانە بە یەکەوە لە یەک تەفاهم لەگەڵ بکەین وەکو لە دوورەوە مخاتەبە یەکتری بکەین ئێشتا ئێمە هەواڵ و هاوڕێی یەکترین ئەتوانین دانیشین بەیەکەوە بە دوور و درێژی ئەتوانین دانیشین بەیەکەوە بە جیاوازیەکانیشمانەوە احترام لە ڕێی یەک بگرینەوە تاریخێکی دوور و درێژ لە هاوڕێتی و هەواڵەتی و قوربانیان بێکیوە بەسوینەتەوە کە دوورا و دوور لەگەڵی قساکەین کێشەکانمان زیاترێ بێ و خەڵک وامان لێ تێگا کە ناری یەکتر بین لە وەختێکە ئێمە هەواڵی یەکێتین لە سەنگەرا بەیەکەوین و حازرین خۆمان لەسەر یەکتری بن بکوشن باشە هەواڵەکە بۆ ئەمڕۆ باز لەوە کرا کە دکتۆر بەرهەم ساڵح لەگەڵ جەلال تاڵەبانی دوو بە دوو کۆبوونەتەوە و چاویان بە یەک کەوتووە دەمەوێت لە زاری تۆ ئەو هەواڵە پشت ڕاست بێتەوە یانی شتی وا هەیە پێم وایە ئەمڕۆ دکتۆر بەرهەم جەلال تاڵەبانی دوێنێ بەڵێ باشە سپاس دەکەم کاک لەتیف دەمەوێت بزانم لە ئێستادا پەیوەندی ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕاندا لە چه ئاستێکدایە پەیوەندی ئێمە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لە ئاستی بیناکردنی متمانەیە من بێ بە سەراحەت بڵێم پێویستمان بەوەیە کە قۆناغ بە قۆناغ بچینە پێشەوە و متمانەیەک دروست بکەین لەبین هەردووکمانە تاکو قۆناغێکی ئارامتر لەمەی کە ئێستا هەیە بینە پێشەوە و ئێمە ڕێکەوتێکمان کردووە وەکو هەموو لایە کاگادارە لەسەر ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێستا لە قۆناغیوان ئەو ڕێکەوتنە جێبجێکەین وە چەنگایۆگە چینە پێشەوە متمانەکە زیاترەکە و لەسەر مەسایلەکانی کەش لە هەوڵیان تەنسیق بکەین پێ بپی ئەوە نامانەوێت هەنگاوی گەورەی فشۆڵ بنین کە جێگا پێکەمان بەخۆت نەبێ مانەوێت هەنگاوی بچوو بنین بەڵام جێگیر بێ باشە زیانتان کرد لەوەی کە دووربوون لە گۆڕان یاخود مەودایەکی زۆر هەبوو و دژایەتێکی زۆر هەبوو لە نێوانتانە یاخود ناوی نەنێم دژایەتی بەقەدەوەی کە ناوی ڕکابەریەکی تونت هەبوو لە نێوانتانە هەر ئێمەنا هەموو کوردستان و هەموو هێزی سیاسەکان لەو ململانێتونگە زیانمان کرد وەختی خۆشی ئێمە لای خۆمانەوە نامانەوێت بچینەوە سەر تاریخێک داوای ئەومانە کرد ئەکری ئێمە لە دەسەڵاتە بین و خەڵکیکە معارەزە بێ و جێگۆڕ چێش بکەین ئەکری پرۆسێکی سیاسی کۆمان کاتەوە بەڵام ناکرێت هێزیی سیاسی بەناوی معارەزەوە داوای ڕوخانی تۆ بکە و داوای لەناوبردننی تۆ بکە و شعاری ئیرحەل بەرزکاتەوە دەرکەوتوانە هەمووی کۆپیکردنی تەجروبەی وڵاتانی تر بوو و لێرە نەگونجا و شکستی هێنا بۆ تا ئێمە هەمووان بێکەوە لە دواتر ئەوەی کە داوای ئەوەی کرد ئێمە بڕۆین داوای ئەکرد کە پاکمان کاتەوە وڵاتەمان لە وڵاتانەمان هێڵێ بەیەکەوە لە یەک حکوومەتان لە یەک پەرلەمانین لە یەک عملی سیاسیان لە یەک جەپیان بۆ دیفاعکردن لە کوردستان باشە ڕای تۆ بزانم لەسەر بەشداریکردنی ئۆپۆزیسیۆن لە دەسەڵاتدا بڕیارێکی باش بوو ئەوان خۆیان ئەزان بڕیارەکەیان باش بوو یا باشن و بۆ خۆیان لەوەی کە خۆیان بۆ خۆیان ئەوە علاقی بە خۆیانەوە هەیە بەڵام من بۆ خەڵک بۆ کوردستان بۆ قانزاجی خەڵکی کوردستان بە بڕیارێکی باشم زانی و ئێمە ئەوە دیارە خەڵک بیری نەچوەتەوە ئێمە پێمان داگر لەسەرەوەی کابێ ئەم حکوومەتە حکوومەتیی بنکەفراوان بێ و هەموو لایەک بەشداری پێ بکرێ و شەراکەی حەقیقی هەبێ ئەوە بڕیاری سەرکردایەتی ئێمە بوو و ئێمە بووین ڕێگر بووین لەوەی کە جاریشکە تەجروبەی 50 و تەجروبەی دوو حیزبی
لە کوردستانە تکرار بکەینەوە و ئێمە دەستمان نا بەو عەرزانەوە بە سوپاسەوە کە پارتی بۆی کردین کە دیسانەوە و ئەشمانتوانی و یاساش ڕێگەی پێیان مانتوانی بەیەک و دیسانەوە حکوومەت وەکو جاری جاران دروستکەینەوە بەس خۆ لەلایەن سەرکردایەتی پارتیەوە یان بەرپرسانی پارتیەوە پێچەوانەی و قسەی ئێوە دەکرێەوەی کە ئەوە تەرحیەوان بۆ وەکو پارتی دیموکراتی کوردستان کە هەموو تەواوی لایەنەکان بەشداری پێ بکرێن لە حکوومەتدا و یەکێتی بۆ کەڕەتی کردوتەوە نەخێر تەنانەت ئەو قسەیە دەکرا کە یەکێتی زۆر سەرنجی لەسەر بەشداری پێکردنی گۆڕان هەبووە لە حکوومەت و لە دەسەڵاتدا جا ئەوە تاریخێکی نزیکە و هەمووی دوکمنت کراوە هەمووشی تەوسیق کراوە کۆبوونەوەکەی سەرکردایەتی ئێمە لە هەولێر پێش چەند مانگە لە دروستکردنی حکوومەت و بڕیارەکەی ئێمە لەسەرەوە مەسائلانەوە هاتوچۆکەی وەفدیدان و ستاندکاری پارتی ئەمە شتێک نییە هی 10 ساڵەمە پێش بێ تەفاسیلەکەی بیرچێتەوە هەموو کەسێ بیرێتی لەگەڵەوە ئەگەر پارتیش وا بووە ئەگەر وای شتێکی باشی کردووە شتێکی خراپی نەکردو ئێستاشی لەگەڵ بێ ئەگەر ئەکیید کە ئێمە تەرحمان کردووە ئەگەر پارتی ڕازی نەبووایە و هێزەکانی کەش ڕازی نەبووە ئەم حکوومەتە بە مشارەکەی هەمومان دروست کراوە ئەوە نیە ئێمە وتبێتمان خەڵکی وتبێتی نا من باسیێواکەم کە ئێمە بۆ جوابی سوالەکەی جەنابەت کە چەند پێمان باش بۆ گۆڕان یا برادەرەکانی کێ لە یەکگرتو و کۆمەڵ لایەنەکانی کە بێن ئێمە نەوەک پێمان باش بوو داواکاری ئەوە بوو نۆبڕیاری سەرکردایەتی ئێمە بوو بەڵێ لەگەڵ لایەنەکانی دیکە و بە تایبەتر لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە پەیوەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە چ ئاستێکدایە بە تایبەت لە زۆنی سەوس یاخود لە دەڤەری سلێمانی بۆی کە زۆر جار گلەیمان جۆ لێ دەبێت لەگەڵەوەی لە ئێستادا حکوومەتی بن کە فراوانە هەموو لایەنەکان پێکەوە بەشدارن و هەماهەنگی هەیە و ڕێکەوتن هەیە بەڵام گلەیمان جۆ لێ دەبێت لەوەی کە هێشتا وەکو پێویست ڕێگە بە پارتی نادرێت بۆ منە لەم دەڤەرەدا وەکو مدیر عامێکی هەبێتەنان بازەوە دەکرا کە بەڕێوبەرێکیان نیە لە شاری سلێمانیە زۆر باشە یەکەم پەیوەندەکانمان چۆنە لەگەڵ پارتیا پەیوەندەکانمان نسبیەن باشە ئێمە دوو حزبی گەورەین بەشێکی زۆری مەسئولیەتی سیاسی هەرێمی کوردستان عێراق ناوچەکە کوردستانی گەوراکەوێتە سەر بەشێکی زۆری ئەڵێم کەوێتە سەر بڕیاری سیاسی ئێمە ئەکی جیاوازیمان هەبووە و ئەش بێ جیاوازیمانە بێت دوو حزبی جیاین و دوو بەرنامەی جیا و دوو ڕوئیا و دوو استراتیژی جیاوازمان هەیە ئەبێ جیاوازیمان هەبێ بەڵام زۆر شتیش کۆمانەکاتەوە بەڵام ئەکی جیاوازیمانەیە و جیاوازیانش لە مواقفات دەرەکەون لەسەر مەسائلەکانیش دەرەکەون بەڵام ئێستا لەسەر شتە ئەساسیەکان مەسەن لەسەر دیفاعکردن لە کوردستان و یەکسەنگەری لە دیفاعکردن لە کوردستانە و لەسەر یەکسەنگەری لە بەغایە کامەنە مەسائلی ئەساسین لەسەر حکوومەت بەشداری لە حکوومەتەوە بردنە پێشوەی ئەو حکوومەت و سەرخستنی پەرلەمان هەروەها لەسەر مەسائلانە هەمووی کەشتی گەورە گەورن قۆناغی گەورەمان بجێشتووە و ناگەڕێنەوە دووە بەڵام جیاوازی ئەکی جیاوازیمانەیە لەسەر مەسلەی جوبەنی پارێزگای سلێمانی حەزەکەم بە سەراحەت قسەیە بکەینەوە قسەیە بکەین ئەهمیەتی هەبێ یەکەم ئێمە وتومانە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر ئەساسی استحقاق انتخابی بۆ بەشداری هەمووان وتومانە تا ڕادەی ئەوەی کە شتێک لێرە و لەوێ غەدر لە خۆشمان بکەین بۆ ڕازیکردنی لایەنەکانی کە ئەیکەین و لەسەر ئەساسە لەگەڵ گۆڕانەکەوتنی ڕێکەوتن کە لەگەڵ گۆڕانە گەیشتینە ڕێکەوتن ئێمە لەگەڵ ئەوانە وەفدی مشتەرەکمان دروست کرد بۆ قسەکردن لەگەڵ لایەنەکانی کە و دوای جوودێکی زۆر لەگەڵ لیستی خزمەتیشان ڕێکەوتین وعد وایە کە لەمێک دوو ڕۆژەیە ڕێکەوتنەکەی ئیمزاکەین باشە هەر لەسەر پەیوەندی ئێوە و پارتی دەمەزانام ڕێکەوتن نامی استراتیژی بە چۆ گەیشت ڕێکەوتنەمەی استراتیژی خۆی ماوەتەوانێ وەکو خۆی جەبەجێ دەکرێت نەخێر ڕێکەوتنی استراتیژی دەمێکە لەو وەختەوە کە چەند هەنگاوێنگا مەسەن انتخاباتی ڕێکخراوەکانەوە بە دوو لیست لە چەند ڕێکخراوێکە بە دوو لیست دابەزین دواتر لە انتخاباتە لە 22 نوێ بە دوو لیستی جیاواز دابەزین حکوومەتمان تەشکیل کرد نەوەک لەسەر ئەساسی ڕێکەوتنی استراتیژی لەسەر ئەساسێکی تازە کە بەرکەوتەی هەڵبژاردنە دەبغا پۆستەکانمان لەسەر بەرکەوتەی هەڵبژاردن نەوەک ڕێکەوتنی استراتیژی ئێستا شتێک نەماوە بە ناوی ڕێکەوتنی نامی استراتیژی لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە ئیتارێکی گشتی ماوە لە ڕێکەوتنیی استراتیژی بەڵام لە تەفاسیلە زۆریمان تەجاوز کردو پێویستی بەوەیە لەسەرەوە فۆرمۆلە کرێتەوە لەسەرەوە ڕێکەوین و لەسەری بەڵام ئیتارە گشتەکەی ئەوەی کە ئێمە دوو حزبی گەورەین لەسەر مەسایل ئەساسیەکان مەفروضە تەفاهم بکەین و جاریشکە نەگەڕین و بۆ قۆناغەکانی پێشووی پێک هەڵبژان
و گرژی ئەوانەمان کە تێپەڕانەوە ئەتوانین لەسەر مەسائلەکان هەمووی بە لێکتێگەیشتن و بە تەفاهم و بە حیوار بگەین نەتیجەوە نەگەڕێنەوە ڕۆژێکە بۆ زمانی زبر ئەوانەمان جێشتووە من شتی زۆر گەورن بە بەشێک بوون لە ئیتفاقی استراتیژی. بەڵێم لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پرسیارێکی زۆر هاتووە دیارە ژمارەیەکی زۆر لە کۆمنت هاتووە هەموو پرسیارن و داوا دەکەن کە تۆ وەڵامیان بێتەوە من هەوڵ دەدەم بەشێکی زۆریان بخوێنمەوە بۆی تۆ وەڵامیان بدەیتەوە بەڵام لە پاش پشوویەکی کورد بەڕێزان وچانێکی کورت و بەردەوامی بە گفتوگۆکەمان دەدەین. ئەم بەرنامەیە بە سپۆنسەری کۆمپانیای دارولمولکی بابان. کاتی خۆی کە گوندی ئەڵمانی یەکمان دروست کرد هەبوو باوەڕی بەکارەکە نەبوو نەیان کڕی و پێیان وابوو گرانە بەڵام دوای تەواوبوونی پرۆژەکە هەمان ئەو خانوانە فرۆشرانەوە بە دوو هێندە لە پرۆژەی دووەمیشمانە بە هەمان شێوە کەسانێک هەبوو نەیان کڕی و پێیان وابوو گرانە بەڵام ڕاستەوخۆ دوای تەواوبوونی پرۆژەکە قیمەتی هەر خانوویەک بوو بە 3 هێندە. بەڵام ئێستا لە گوندی ئەڵمانی سێ دەرفەتی کڕین بۆیەوە دروست بووە. خانوو شوقەکانی بە باشترین کوالیتی دروستکراوە لە خۆشترین شوێنی سلێمانیدایە. هەموو شارت لێەوە دیارە و بەرامبەرت خانوو نییە و بەردەمیشت نەگیراوە. دیزایانی ناوماڵ و باخچە و سەوزایەکانی بە شێوازی سەردەمیانە دروستکراون. سوود لەم دەرفەتەی ئێستا وەربگرە و خانوو شوقە بە نرخی خۆی بکڕە چونکە پاش فرۆشتنی یەکەکانمان دەبێت لە خەڵکی تری بکڕیتەوە بە چەند هێندەی ئێستا هەروەک پرۆژەکانی ترمان. ئێستا هاوڵاتیان نەتوانن سەردانی گوندی ئەڵمانی سێ بکەن بۆ بینینی نمونەی تەواوکراو. گوندی ئەڵمانی سێ ئەو هەلەی هەرگیز دووبارە نابێتەوە. دووبارە سلااوان لەبێ بەڕێزان لەگەڵتان بەردەوامین بۆ تەواوکردنی گفتوگۆ کەمان کاگرەتیف پێش پشۆکە پرسیارم کرد سەبارەت بە پەیوەندیتان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان ئەو بەشەی کۆتایی وەڵامەکە تەواو نەکرد سەبارەت بە ئەوەی کە گلەیمان جۆ لێ دەبێت لەلایەن پارتیەوە بۆی کە ڕۆڵیان نادرێتێ لە دەڤەری سەوزدا. بەڵێ خۆی ئەوەی کە ڕۆڵیان نایرێتێ ڕۆڵ لەسەر ئەساسی بەپێی هەڵبژاردنەکان لەسەر ئەساسی بەرکەوتی هەڵبژاردن ئەیرێ پارتی 3 کورسی هێناوە ئێمە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە دوای ڕێکەوتنەکە وەفدێکی هاوبەشمان پێ دروست کردووە ئەو وەفدا و بەشە لەگەڵ پارتیا چەند جارێک کۆبوونێتەوە و نامەکاری لە بینانەمانە بووە و عرضمان بۆ کردوون مناقشە عرضەکانیان کردووە جوای بێن ناوینێتەوە جاری کە عرضی تازەمان بۆ کردوون هەمووی یەک پیۆری ئەساسیمان هەبووە پیۆرەکەشەوە بووە هەموومان نەوەکەر ئەوان بەپێی استحقاقی انتخابی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پۆستە ئەساسەکانی سلێمانیە بەشدار بین وەکو چۆن گۆڕان بە پێی استحقاق و ئێمە پێی استحقاق و لیستی خزمەت ئەوانیش بە پێی استحقاق و دوو هەم پێوەریشەوە بۆ کە پارێزگای سلێمانی یەک دائیرەی انتخابی بووە و یەک پاکێجە بۆ دابشکردنی پۆستەکان هەڵەبجە گەرمیان ڕاپەڕین جیا ناکرێتەوە لە پارێزگای سلێمانی چونکە وەکو یەک پارێزگا وەکو یەک دایرەی انتخابی هەڵبژاردننی تیاکراوە لەسەر ئەو ساسەش پۆستەکان تەوزیعکرێ شار بە شار پۆستەکان تەوزیع ناکرێ و جەدوەلێکی تەفسیلیمان کردووە بەپێی کورسیەکان و لە هەر پۆستێک هەر لایەنێکی سیاسی چەنی بەرەکەوێ بۆ پارتی لەبەر هەندێک ئەتیبارات و لەبەر ئەوەی کە ئەوانیش بەشدار بن و زۆرمان پێخۆش بێت تەجاوزی ئەو جەدوەلەشمان کردووە و لەسەر و استحقاقی خۆشیانەوە وممان بە خۆشیان وتووە و بە نمونەش بۆمان هێناونەتەوە بە دیکۆمنتی ژاومان نەتێ لەسەر ئەو استحقاقەشەوە یامان نەتێ بۆ ئەوەی ئەو وعدەی کەیا بوومان کە وتمان وێنە گشتەکە لە سلێمانیا وێنەیەکی ڕەنگین بێ و چەپچێ گوڵ بێ لە هەمومان دروست بێ و بێ وجودی پارتی ئەکید نوقسانی تێکوێ نەمانویست نوقسانی تێ باشە بەڵام خۆ هەر ئەو گلەیانی کە ئەوان دەیکەن ینی ئێوەش دەیکەن لە دەڤەری زەردا لە دهۆک و بادینان دەڵێن کە ئێوە وەکو پێویست ڕۆڵتان نادرێتێ لە پارێزگای هەولێر دیسانەوە ئێوە گلەی دەکەنەوانێ بەڵام خۆ ئێوەش دیسانەوە مەسەلەکە ئیستحقاقی هەڵبژاردن نییە حەجم و قورسایی و دەنگی خۆتان نییە لەو ناوچانە؟ بەڵێ اینجا سیرکە
ئێمە ویستمانە لێرە بەپی سەحقاقی انتخابی شتێ زیاتریشان بینێ ئەوان ڕازی نەبوون ئێمە داواکەین بەپی استحقاقی انتخابی خۆمان و هیچیشمان زیاد نەدەنێ بەپی استحقاقی خۆمان لە دووەک و لە هەولێرمانێن نامەنێ ئەوەی ڕۆڵ جەنابەت باسێکی بە ڕۆڵ محەددە بە بەرکەوتەی هەڵبژاردن ئەمە قسەیەکی سیاسی نییە قسەیەکە محەددە بە ئەرقام پارتی بەپی ئەو سێ کورسی هێناوێتی لە پارێزگای سلێمانیا لە ئەنجومەنی پارێزگا ئەمەی بەرەکەوێ لە محافزێت ئەوەی بەرەکەوێ لە مدیر عام ئەوەی بەرەکەوێ لە ناحیە ئەوەی بەرەکەوێ لە قەزا ئەوەی بەرەکەوێ ئێمە لەوەش زیاترمان داوەتێ ئەو بەڵام لەوێ ئەوە بۆ ئێوە نەکراوە بە قەتعی نەکراوە ڕەنگە لەوە حەقی خۆتان دراوەتێ نەمان دراوت حەقی خۆشتان نەدراوە ئێمەش نەمانویستووە تا ئێستا نەمانویستۆ هەرێمی کوردستان وکو پاکێجە سیرکەین وتومان حەقمان نییە لە هەولێر لە دووەک نامانەنێ ئێمە با نمونونەکەی خۆمان لێرە بیناکەین بە جوانی لەگەڵ گۆڕانی شامان اتفاق کردووە توانە با نمونونەکەی خۆمان لێرە بە جوانی بینا بکەین و هەچ کە سەحقی خۆی بینێ ئەو ساگری لە چەند کۆمنتێکی پێوەست بەم تەوەرەوە هاتووە حەز دەکەم بە کورتی وەڵامم بدەیتەوانێ یەکێک لەوانە دەڵێ ئایا یەکێتی ڕێگرە لە بەردەم پێدانی قایمقامی هەڵەبجا بە پارتی یان لایەنەکانی تر گۆران جەمال لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەم پرسیارە دەکات قایمقامی هەڵبجیان بەرناکەوێ لەبەر ئەوەی لە چەند پۆستێکیان لە ڕاپەڕین و لە گەرمیان و لە سلێمانی بەرکەوتووە و پۆستیشان لە ینی بۆمان داناون پۆستیشمان لە هەڵبجە بۆ داناون واتەیەکێتیەکە نایان ناتێ نەخێر ئێمە لەگەڵ وەفدی گۆڕانە مەفهومی نەیان مەفهومێکی نەگونجاوە بۆ ئەم مۆزوعە ئێمە ئەڵێن بەپی ئیستحقاقی انتخابی بەریان ناکەێت باشە هەر کۆمنتێکی دیکە دیسانەوە گۆران جەمال پرسیوەتی دوای تەوابوونی 2 ساڵی پارێزگاری سلێمانی ئامادەن و پۆستە بدەن بە گۆڕان بەدڵنیاییەوە ینی ڕێکەوتنەوە یەکلا بۆتەوانێت باشە دەمەوێت بچینە سەر تەوەرێکی دیکە یەکێک لەو پرسانی لە ئێستادا زۆرترین قسەی لەسەرە و لە مانگی هەشتیشا حتمەن ئەو پرسە گەرمترە بێ مەسەلەی پۆستی سەرۆکی هەرێمی کوردستانە دەمەوێت بە وازەحی ڕایەکێتی نیشتیمانی کوردستان بزانم لە ئێستادا لەسەرم پرسە ئەمە خەلفێتێکی هەیە ئێمە وەختێک ئەم پرسی تازەکردنەوەی سەرۆکایەتی هەرێم بوو لە پێناوی ئەوە کە دەستور بگەڕێتەوە کە وەختە پرسێکی نیشتیمانی بوو و پرسێک بوو کێشەی گەورەی لەسەر بوو وە قزەیەکی سیاسی زۆر گەورە بەشێک لەو ململانەی لە کوردستانی هەبوو تێکەڵی بوو و چاوەڕوانی ترازانیشی لێکرا یەکێتی تەسەیەکی زۆر گەورەیە کە هەڵایەکی گەورەی لەسەر دروست بوو و یەکێک بوو لە ئەسبابەکانی ئەوەی کە لە 20 نوێ ئەمەدەنی کەممان هێنا ئەو بوو کە ئێمە لایەنگریەوە بووین کە ئەو بۆ سەرۆکاتیێرە ماوەیەک درێژ بێتەوە مقابلی گەڕانەوەی دەستور بۆ پەرلەمان و ئێمە ئەمەمان بەدەستێنا ئەوەی کە داواکاریی نیشتیمانی گەورە بوو بۆ گەڕانەوەی دەستور بۆ تەسحی کە ئێمە یامان و لە سەرمان کەوت ئەمە جێبجێ بوو لەسەرتان کەوت ینی زیانتان لێکرد مەبەستەوەیە ئەکی زیانمان لێکەوت چووکە قەزەیەکی انتخابی بەکارهێنرا بەکارهێنراوە قەزەیەکی انتخابی و معارضەی استفادەی زۆری لێکرد و ئێمە دەنگی زۆر لە لایەنگرانی خۆمان ئەمە تەسەیەک بوو یەکێتی بەخۆیە بۆ مەسلەی گەڕانەوەی دەستور باشە لە ئێستادا بە وازەحی ڕاتان چێ لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئێمە تاکو ئێستا کاتیەوە نەهاتۆ بچینە تەفاسیلەوە بەڵام سەرخەتە گشتەکانەوەیە ئەبێ ئەو مەسلەی لە ڕێی یاسا و لە ڕێی دەستورەوە چارەسەر بکرێ دووهەم ئەبێ بێ بەهۆی کۆکردنەوە و کۆدەنجیشی نیشتیمانی نەوەک لێکترازان و گرژی و بۆ چوونەکەیە بەرگوێ دەکەوێت و لە میدیادا زۆر باز دەکرێت ئەوەی کە لە ئێستادا پێویستە مەسعود بەرزانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان بمێنێتەوانێ دیسانەوە ئەو وادەی کە هەیەی بۆی درێژ بکرێتەوانێ ڕایەکێتی لەم بارەیەوە چییە ئەگەر پرسێکی ئاوا بۆ ئێوە تەڕح بکرێ ئێوە چی لەسەر دەڵێن تاکو ئێستا یەکێتی وەختی ئەوەی نەهاتووە بۆ وەختی نەزانانی ئەم مەسلێ لەناو خۆیان باس بکە بەڵام ئەکیید پرسێکی زۆر گرنەوە پێویستی بۆ هەیە لەگەڵ خۆی و لەگەڵ هەموو هێزە سیاسەکانی ترا باسی بکە تاکو کۆدەنجێکی لەسەر دروست بێت ئەگەر دیسانەوە تەڕح بکرێ ئەم بابەتە یەکێتی لەگەڵ هێشتنەوەی بەرزانی دابێت بۆ سەرۆکی هەرێمی کوردستان پێتان وایە دیسان زیانی لێ دەکەن وەکو پێشووتر پێم وتی ئەبێ لە ڕێی ئەبێ بە قەتعی ئێمە هەڵوێستێک وەرناگرین کە لەگەڵ یاسا و لەگەڵ دەستورە نەگونجاو بێ ئەمە یەکەمیانە
دووهەمیان هەچ هەڕۆسێک وەرگین ئەمانەوێت کە سازانێکی نیشتیمانی لەسەر بێ و نەبێتە هۆی لێکترازان بەڵام ئێشتا زووە بۆ ئەوەی کە ئێمە لەسەر مەسلەی قسە بکەین لانی کە قسەمان نەکردو لەسەر باشە تۆ باس لەوە کرد ینی کە ئێوە ئەو ئەگەر خۆت ناودنا تەسهێدان بۆ بەیەکێتی بۆ ئەوەی دەستور بگەڕێنەوە پەرلەمانی کوردستان بەڵام تاوەکو ئێستا خۆ دەستور نەگەڕێنراوەتەوە وەکو پرسێک لە پەرلەماندا باز نەکراوە نەخراوەتە بەرباس تا ئەو شوێنە مەسئولێتی ئێمە بوو لەوە بەدوا مەسئولێتی پەرلەمان مەسئولێتی پەرلەمان و سەرۆکاتی پەرلەمانی فراکسیۆنەکەتانەوە ئەم بابەتان نەکردوتە پرسێک لە جەلسە بیدایەکانی پەرلەمانە فراکسیۆنەکەی ئێمە یەکی لەو مشارەعانێک کە تەقدیمی کردەوە سەرۆکاتی پەرلەمان ئەوە بوو بەڵام ئەوەی تر ئەوەی کە قەراری لێ یابی نظام داخلی پەرلەمان سەرۆکاتی پەرلەمان و سەرۆکاتی پەرلەمان مەسئولە لە مەسەلەی باشە من کۆمنتێکا تۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دیلمان نووری قادر دەڵێ پەشیمان نییە لەو قسانەی بەرامبەر گۆڕان کردی دیارە بەرمەبنای ئەو قسانت بوو کە ئێستا لەسەر گۆڕان و پەیوەندیەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ گۆڕانە ئەو پرسیارەی کردووە ئێمە ململانێمان هەبوو لەگەڵ گۆڕان دوو حیزب بووین لە انتخابات بووین و ڕکەباری یەکتری بووین پێویست بووە کە هەڵمەتی هەڵبژاردن بکەین من ئەگەر ئێستا هەڵمەتی هەڵبژاردن لە هەمان ئەجوایە لە هەمان کەش و هەوایە و لە هەمان گۆڕانی ئەو سایە بێتەوە نەخێر لە هیچی پەشیمان نیم لە هیچی کە ئەڵێم لە هیچی لە فاریزەیەکی لە نقطەیەکی پەشیمان نیم بەڵام ئێستا کە سەردەمیش کەمان هەیە لەگەڵ گۆڕانە 4 ساڵی کە ئەمە بچێتە پێشەوە و لە ململانەیە بین لەگەڵ گۆڕانە بۆ هەمان کورسی نەخێر تا ئەو شوێنەی ئەوان بە زمانێکی کە و منطقێکی کە قسە لەگەڵ ئێماکەن منیش ئەگەر چانس هەبوو جارێکی کە لەو عملییا بم بە زمانێکی کە و بە میتۆدێکی کە باشە دەڵێ لە هیچی پەشیمان نیم بەڵام لە هەر سەر وەختی هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردندا یەکێک لە دروشمەکانی ئێوە وەکو مەڵبەندی سلێمانی لەسەر کاندیدەکەی گۆڕان بوو بە پارێزگاری سلێمانی کە بۆی بەعسیە و نابێت بەعسیەک ببێتە پارێزگاری سلێمانی بەڵام ئێستا ئامادەن 2 ساڵی تر ئەو کاندیدە ببێتە پارێزگاری سلێمانی یانی هیچ گرفتان لەگەڵ بابەتە نییە؟ نانە بە وازەحی قسە بکەین ئێمە ڕێکەوتوین لەگەڵ گۆڕانە کە ڕێکەوتوین لەگەڵ گۆڕانە ئەبێ ئەو قۆناغە بخینە ئەو لاوە ینی سەرنجدان لەسەر کاندیدەکەی گۆڕان هەروەکو خۆیەتی نەخێر بەڵێ یارمەتیم بە سوالەکەت کردو بام جواب بمەوە سەرنجمان لەسەر کاندیدەکەی گۆڕان و کوخۆیەتی ئەمە مۆزوعێکە بەجیا بەڵام ئەوەی مۆزوعەکەی تر ئێمە ئێستا لەگەڵ گۆڕانە ڕێکەوتوین وە ئامانجی گەورە گەورە لە پشتی ئەو ڕێکەوتنەوە وای لێ خوازین کە بچێتە پێشەوە هەنگاوی گەورە گەورە بچێتە پێشەوە نامانەوێت بگەڕێنەوە بۆ دواوە وە کای کۆن بەبا بکەین بەڵام ئەگەر بێتە سەر ئەوەی کە ئێمە ئەوانە دیعای انتخابی بووە یا بەڕاستمان بۆ بەڕاستمان بووە بەڕاستان بۆ لەگەڵەوەدان کە کاندیدەکەی گۆڕان بەڵام ئەگەر ئەم قسەی من ئەبێتە هۆی ئەوەی کە و تۆش سوالەکەی تۆ مەسئولی زیاتر لە مەسەلەیە بۆی جاریشکە بگەینەوە بگەڕێن و لەگەڵ گۆڕانە بۆ ڕەباعی یەکەمەوە ململانی دەست بگەین لەسەر مەسەلەی نێتەکەی من ئەوە نییە بەقەدەوەی کە دەمەوێت بزانم ینی وەکوتم دروشمەکانیەوە لەو کاتەدا ئەوە بوو بۆی کورتی بکەینەوە بچینە سەرتەوەرێکی تر کاندیدەکەی گۆڕان بۆ پارێزگاری سلێمانی بەعسیە قسەی ئێوە لە ڕابردوودا ئاوا بوو ئێستاش هەروایە ئێستا مناسبە نەماوە بۆی باسی ئەم مەسەلەیە بکەین لە وەختی خۆیان پێویست بووە ئەوەی پێویست بۆ وتومان باشە مەبەستم پەشیمان نیم لە یەک نوقتەی یەکێک لە قسەکانەوە بوو کە کاندیدەکەی گۆڕان بەعسیە کاندیدەکەی گۆڕان بەعسیە زۆر بە کورتی ئەوەی پێویست بۆ من وتومە وەختی خۆی باشە سپاس دەکەم دەچمەوە سەرتەوەری سەرۆکایەتی هەرێمی کوردستان کۆمنتێکە تۆ دەڵێت ئایا ڕاستە کە دکتۆر بەرهەم کاندیدا بۆ پۆستی سەرۆکی هەرێم کاندیدی یەکێتیە تاکوێستا من نەمزانانی هیچ قسەیەک لەسەر و مەسەلەیە کراوی هەروەکو هەواڵیش ئەم بابەتە زۆر باسکرایانی لە هەندێک میدیاوە بۆی دکتۆر بەرهەم کاندیدی یەکێتیە بۆ سەرۆکایەتی کوردستان ئەم بابەتە یعنی یەکێتی تاوەکو ئێستا نەک دکتۆر بەرهەم هەر کاندیدی لەسەر مۆزوعان نەکراوە هەر قسەی لەسەر نەکراوە باشە هەندێک کۆمنتی دیکە هاتووە یەکێک لەوانە دەڵێ دوا کۆبوونەوەتان لەگەڵ قاسم سولەیمانی کەی بووە کۆمنتی گۆران جەمال بەڵێ وەڵام ئەو کەسەنی ملاوێتیە کە لە کۆبوونانەیە بەشدار بم هیچ معلوماتیشی لەسەرەوە نازانم بەڵام ئەوە نازانم کە حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکاتی هەرێمی کوردستان لە ناویشە کە ئێمە بەشێشین لەگەڵ هەموو لایەنەکان تەرەفە ئیقلیمەکانە کۆبنەوە بە ئیستیمراریش کۆبنەوە و ڕەنبێ هاوبەشیشیان هەبێ لەوەیە کە لە هاوپەیمانەتی لە شەڕ
دژی داعشە بەڵام بەو تەفسیلە من بەشنیم لەو عملیاتە بەڕاست باشە بەڵام لانی کەمەکو بەرپرسی مەڵبەندی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگاداری ئەوەی کە زۆرترین قسە لەسەرەوە دەکرێت کە یەکێتی ببوورە ئێران ڕۆڵێکی گەورەی هەیە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا بە کێشەکانیەوە بە چارەسەرکردنی شێوە دەمەوێت زۆر بەوازحی پێم بڵێ لە ئێستادا ئێران ڕۆڵی چۆنە لە یەکخستنەوەی باڵەکان و چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا کەس ناتوانێت ئینکاریەوە بکە کە ئێران لە دۆستایەتی کووردا و شۆڕشی کوردستانە تاریخیشی دوور درێژی هەیە و بە هەموو حیزبە سیاسەکانەوە ئەو حیزبی اعترافی پێەکە و حیزبەژی اعترافی پێ ناکە و لەگەڵ یەکێتیشا بەهۆی ئەو حدود زۆری هەمان بووە لە شۆڕشیشا بۆ لەو تەنسیقی لە سەردەمی جەنگی مشتەرەک دژی سەدام و بەعسیەکان هەمان بووە دۆستایەتیشی زۆر هەبووە و پێویستیشە دۆستایەتیە بێ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە بەو پێی گەورەترین حدودمان هەیە لەگەڵی و جیرانمانە و دراوسێمانەوە پێویستی ژەکە کە دۆستایەتیمان هەبێ حکمی ئەم دۆستایەتی واکە کە ئەگەر پێویست بێت ئێمە داوایان لێ بکەین کە هاوکارمان لە هەر کێشەیەەکە هاوکارمان بوون تاکو ئێستا پەیوەندێکی دۆستانەیە پەیوەندیشی زۆر دۆستانەمان هەیە باشە بەڵام ئەمە ڕێگە نییە لەوەی کە پەیوەندی دۆستانەمان لەگەڵ ئەمریکاشەیە و لەگەڵ تورکیاشەیە و لەگەڵ لایەنەکانی کەشەیە پەیوەندی ئێمە پەیوەندیمان لەگەڵ ئێرانە بەدیل نییە بۆ پەیوەندیمان لەگەڵ وڵاتەکانی ترا باشە پرسیارێک یاخود بابەتێک کە لە ماوەی ڕابردوودا زۆر قسەی لەسەر کراوە بووە بابەتی گفتوگۆی قاعدەی یەکێتی نیشتیمانی کوردستانیش مەسلەی سکرتێری پەرلەمانی کوردستان بووە بابەتە بە چۆ گەیشت یەکێتی هەر سوورە لەسەرەوەی ئەو پۆستی بدرێت یاخود بابەتێکە وازی لە هێناوە نەوەڵ وازی لێ نێناوە بەڵام منهەجەکەی شێتی لەگەڵ قرسبوونی شەڕ لەگەڵ داعشا ئەو لەوێتی شێتی یەکلایکردن و شەڕ لەگەڵ داعشا زۆربەی زۆری ئێتیماماتی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانی لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی لۆجستیکیەوە لە ڕووی عسکەریەوە تەرکیزی کردوتە سەر شەڕ و بردنەوەی ئەو شەڕە لەگەڵ داعشا خۆتان نەزان کە ینی تاکو بۆ چێشن ئەمە تاکو سەرقاڵی کردوین نەپەرژینە سەر بە باشی نەپەرژینی سەر کێشە ناوخۆیەکانی خۆشمان بۆی چارەسەری بکەین هەموو احتیمامەتەکانی خۆمان لەسەرەوەیە پێشم وایە کە ئەمە کێشەیەکی نەتەوایەتیە و پرسێکی نەتەوایەتیە و ئەهێنەیەکێتی ئەم هەموو تەسحێتی بۆوە لەبەر ئەو مەسائلانە ئێستا بچوو بوونەتەوە بەڵام لە کات و زەمەنی خۆیان بە دڵنیایی دەیخەنەوە بەرباس و کاری لەسەر دەکەن باشە کە شێخ لەتیڤانی لە ئێستادا هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی گەورە بۆتەوە بە ئاعترافی تەواوی بەرپرس و یاخود سەرکردایەتی سیاسی کورد دەمەوێت بزانم یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت ڕۆڵی چی بێ و پلانی چییە بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانانە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ئابوووریەوە کە بەرەوچی هەرێمی کوردستانی گرتووە و ڕۆڵی ئێوە لە ناو ڕێکەوتنەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدادا چۆنە و دەتانەوێت چی بکەن و چۆن بێت منەمێ ئەوە پیشان بم کە ئەم مەسەلەی دوولایانی هەیە یەکەمیانەوەیە کێمە جوزێکین لە حکوومەتی هەرێمی کوردستان و بەشدارین و بەشێکین لە پەرلەمان و بەشێک لە سیستەمی سیاسی ئەم هەرێمە لە بەرامبەر نیارەکانمان و لە بەرامبەر بەغا ئێمە پێویستە مەسئولیەتی مشتەرەک هەڵگرین و یەک گوتارمان هەبێ و بە یەک دەنگ و بە یەک سیاستە بچینە پێشەوە یەکێتی هەوڵەیە هەم لە پەرلەمانی عێراقا و هەم لەو تیمەیە کە هەمانە لە بەغا و هەم لەو وەفدانەیە کە بەشدارە بین کە ئەچن بۆ بەغا بۆ مفاوزات ئەو یەکدەنگی و یەکڕەنی و یەکگرتوویە پیشان بە و ئەمە سەروەریە بۆ هەموو خەڵکی کوردستان کەوا بکەین بەڵام لەناو خۆمانە ئەکید یەکێتی ڕای خۆی هەیە لەسەر کێشەمان لەگەڵ بەغایە لەسەر قەیرانی دارایی و بەشێکی نەشاردۆتەوە لەسەر سیاسەتی ئیقلیمی هەرێمی کوردستان و سیاست بەرامبەر بە پارچەکانی تری کوردستان و هەموو ئەمە ڕای خۆمان هەیە و ڕای خۆمان هەبوو پێشتریش و هەوڵیشمان ناوە دروشمە ئەساسیەکەی ئێمە ئەوە بۆ کە ئەبێ سیاسەتی هەرێم سیاست استراتیژێتی هەرێم لە داڕشتنەکەیە هەموو لایەنەکان بەشداریتیا بکەن بۆ ئەوەی مەسئولیەتەکەشی و تەنفیزکردنەکەشی هەموو لایەک وەکو یەک بەیەک ڕۆحێتەوە جێبجێ بکەن و نابێت ڕێگە بین هیچ لایەکمان ڕێگە بین بە ناوی سیاسەتی گشتی هەرێمەوە سیاسەتی گشتی کوردستانەوە لایەک تەگەڕەوانە ئەوە بکە
تاکو ناتوانین ئێمەش مەسئولێتی هەڵگرین. باشە کاگرەتیڤ ئێمە زۆر قسەمان لەسەر کێشە ناوخۆیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد وەکو باسم کرد یان ئێمە بۆتە پرسێکی میدیایی و بۆتە پرسێک بۆ شەقامی کوردیش دەمەوێت تۆ بە لانیکەم لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لێرەوە پەیامێکیان بیتێ کە کێشەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو چۆ دەچن. ئێمە پەیامان ناوە پێش 3 مانگ لەگەڵ سەرڵدانی کێشکای ئێمە مەڵبەندی سلێمانی پەیامیشی وازەحمان نا و وتمان ئێمە کادرەکانی یەشێتی قاعدەی یەشێتی وەکو پێشتریش لەگەڵ ئەوەین کە کێشەکانی یەشێتی چارەسەر بکرێ کێشەی جدیمانەیە ئەبێ چارەسەر بکرێەوە ئەبێ ئێمە بشێبین لەو چارەسەرەوە ئەبێ هەمومان کێشەکانی یەشێتی هەڵگرین بیوێنەوە شەرعیەت وەپی پەیڕە و وەپی سیاست و عرفی یەکێتیانە چارەسەری بکەین کێشەی هەمومانە ئەبێ هەمومان بێکەوە چارەسەری بکەین کێشەی لایەک نییە داوا بکە لایەکە چارەسەری بکە کێشەی هەمومانە ئەبێ بەیەکەوە چارەسەری بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ لەتیف شێخ عومەر بەرپرسی مەڵبەندی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس دەکەم کە ئەم شەو میوانی تاوتۆبی ئازیزانی نافتی زۆر سپاس بۆ سەرنج و پرسیار و کۆمنتەکانی ئەوش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سپاسانەکەم کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەکە بوون تا بەرنامێکی دیکە هەر شاد.